بەرنامەی من لە تاراوگە بە سپۆنسەری زنجیرە مارکێتەکانی عومرە لە بەریتانیا پێشکەش دەکرێت. زنجیرە مارکێتەکانی عومرە لە بەریتانیا بۆ ئەوەی بە ئاسانترین شێوە و گونجاوترین نرخ بازاڕی خۆت بکەیت لە زنجیرە مارکێتەکانی عومرە بازاڕ بکە. هەموو پێداویستیەکانی ڕۆژانت لەوێ دەست دەکەوێت بێد و دڵی و بە شێوازی HMC حەڵاڵ. هەموو جۆرەکانی خۆراکی وشکە، هەموو جۆرەکانی سەوزە و میوە، شیرینی و خواردن و خواردنەوە، گۆشتی فرێشی HMC حەڵاڵ، هەموو جۆرەکانی چەرەزات و هەروەها شوشەوات لە زنجیرە مارکێتەکانی عومرە دەست دەکەوێت. زنجیرە مارکێتەکانی عومرە لە بەریتانیا. زنجیرە مارکێتەکانی عومرە لە بەریتانیا. بەرنامەی من لە تاراوگە بە سپۆنسەری زنجیرە مارکێتەکانی عومرە لە بەریتانیا پێشکەش دەکرێت. شاری لیدز یەکێکە لە گەورەترین شارەکانی بەریتانیا کە تێیدا 74 نەتەوەی جیاواز دەژین. یەکێک لەوانش کۆمەڵگەی کوردیە. لە ساڵی 2018 ماڵی کوردان دامەزرا بۆ خزمەتکردن بە کوردانی نیشتەجێی لیدز لە بوارەکانی هاوکاری کۆمەڵایەتی، پەنابەری و پشتگیری خێزانەکان. یەکێک لە تایبەتمەندیە گرنگەکانی ئەم ناوەندە گروپی ژینگە پارێزیە کە بە شێوەی خۆبەخشانە هەفتانە و مانگانە چالاکی پاکردن و پاراستنی ژینگە ئەنجام دەدات. ئەم چالاکیانە بوونەتە جێگەی سەرنجی ڕاگەیاندن و ڕۆژنامەکانی بەریتانیا. چەندین جار هەواڵ و راپۆرتیان لەسەر بڵاو کردوتەوە. ئەم چالاکیانە جێگای سەرنجی ڕاگەیاندن و دەسەڵاتدارانی شار بوون. چەندین خەڵاتی ڕێزلێنانیان وەرگرتووە. دیارترین ئەو خەڵاتانی کە بەدەستیان هێناوە براوەی خەڵاتی پارێزگاری لیدز بۆ ژینگە پارێزی ساڵی 2022 وەرگرتنی دوو خەڵاتی شارەوانی لیدز لە نێو 74 نەتەوەدا بۆ ساڵانی 2021 و 2022. براوەی خەڵاتی یەکەمی ژینگە پارێزی کورد لە بەریتانیا لەلایەن کۆمپانیای کار فیلمین پرۆدەکشن بۆ ساڵی 2021. ئێستا وەرن با پێکەوە بۆ ژینگەیەکی پاکتر کار بکەین. بانیتان باش، ئێمە ئەمڕۆ ڕۆژی شەمەیە 14 دووە گروپی ژینگە پارێزی ماڵی کوردان ئەمڕۆ چەلەکێکی ژینگە پارێزی ئەنجام دەدەین و ئێستا نانوشایی بەیانی دەخۆین و چاوەڕێی دوو نوێنەری شارەوانی یەکەین کە ئەوانش لەگەڵمان بەشدار بن و هەروەهاش چەند هاوڕێکی کەمان ماوە ئەوانش بێن پێکەوە دوای خواردنی بەیانی پێکەوە دەستەکەی بە چالاکی ژینگە پارێزیمان. چالاکەکانشمان بەڕاستی هەمووی خۆبەخشیە و هەم هەفتانەی و هەم مانگانەشە بۆ ئەوەی کاری ژینگە پارێزی لەم ناوچە ئەنجام بدەین. هاوڕێیانە و چەند میوانەی کە قەرار وا بوو بێن ئێشتا نهاتوون و ئێوە شاید منگلەی خۆیان لەسەر خۆیان چکەمە ناتوانین لەوە زیاتر چاوەڕێیان بکەین. ناتوانین لەوە زیاتر چاوەڕێیان بکەین. ئیتر وردە وردە ئەتوانین دەستکەنە کار و چالاکەکەمان ناوە چەند دقیقەیەکیش ئەوەسین. بەیانیتان باش بەڕێزان، دیارە ئەمڕۆ
وەکو ماڵی کوردان لە شاری لیدز هەڵدەستین بە ئەنجامدانی چالاکیەکی ژینگەیی کە هەر لەم ڕۆژەدا چەند چالاکیێکی تریشمان هەیە. ئەم چالاکیە خۆی لە زنجیرە چالاکیەکانمان دەبینێتەوە کە بەردەوام ئێمە مانگانە هەڵدەستین بە چالاکی ژینگەیی لە نێویشیدا ئەوەی پێی دەڵێن لیتە پیکینگ واتە کۆکردنەوەی خۆڵ و خاشاک و ئەو شتانەی کە بە خەڵک فرێدا. ئەمەش بە مەبەستی ئەوەی کە وەکو ئەرکێکی ئەخلاقی و ئینسانی کە ژینگەکەمان بپارێزین و بەرپرسیارەتێکی گرنگیشە مرۆڤ لە هەر شوێنێک بژی ئەبێ بەڕاستی هەست بۆ بەرپرسیارەتێ بکە کە چۆن مافی هەیە تێیدا بژی وەش بە هەمان شێوەش ئەرکی لەسەرە کە خاوێنی و ناوچەکە بپارێزێ و ببێت بە بەشێک لە جوانی ئەو ناوچەی کە تێیدا دەژی و ببێتە هۆی ئەوەی کە خەڵکانی دەوروبەریش چاو لە ئێمە و لە ئەوانی تریشکە وەکو ئێمە هەڵدەستن بە پاراستنی ژینگە و پاگراگرتنی. دیارە سپاس بۆ بەڕێزان کە ئێوە ئەمڕۆ بەشداریتان کردووە و سپاس بۆ هەموو ئەوانەی کە لە ڕابردوشدا بەشداریان کردو و لە داهاتوشدا بەشداریمان لەگەڵ دەکەن. ئێمە وەکو ماڵی کوردان کە بەشی ژینگەییمان هەیە بە بەشێکی هەرە گرنگ لە پێکاتەی کار و چالاکیەکانی ماڵی کورداندا هەژمارمان کردو و هەژماری دەکەین و بە دڵنیایی گرنگیشی پێدەدەین و لێرەشەوە داوا لە هەموو ئەو بەڕێزانە دەکەین کە ئامانجیان بەڕاستی بەشداریکردن لەو چالاکیانە بێن لەگەڵماندا بەشداری بکەن بۆ ئەوەی گرنگی زیاتری پێ بدەین. هەروکو خۆتان دەزانن ئەگەر تێبینیمان کردووە هەم شاری لیدز و هەم شارەکانی تری دەوروبەریش کە مرۆڤ ئەڕوا بە ناو شەقامەکانە یاخود بە ناو دارستانەکاندا ئەبینێ کە بە چەندین شێوە لیتە فرێدراوە. ئەمەش بەڕاستی وەد لێ دەکا کە چاو نەپۆشی چاو لێدار نەخەی بەڵکو بە پێچەوانەوە هەڵسی بە ئەنجامدانی چالاکی بۆ ئەم شارە و شارەکانی تریش و چ لە ناو بەریتانیاوە چ لە هەر وڵاتێکی تریش بەڕاستی مرۆڤ ئەبێت درک بۆ بکە کە ئەرکی ئێمەیە لە جیاتیەوە وەکو هەر ئەوە بەجێ بێڵین و ئێمەش وەکو کەسانی تریش کە لە جیاتەوەی کە شت فرەدەن بەڕاستی ناکرێت ئێمە بەشدار بین لە فرەدانی ئەم شتانە بەڵکو بە پێچەوانەوە ئەرکی ئێمەیە کە مادام درک بەوە ئەەکەین مادام کاتمان هەیە مادام دڵمان بۆ خۆشە بێ کە تەندروستیمان باشتر بێ ژینگەمان پاکتر بێ ئەبێ بە دڵنیایی بیرەوە بکەینەوە بەشداری بکەین و گرنگی زیاتریش بدەین. من لێرەوە داوا ئەەکەم کە کوردان و خەڵکی نەتەوەکانی تریش بەڕاستی بەشدار بکەین. ئێمە وەکو شاری لیدز وەکو نمونەیەکی جوان پیشان بدەین کە بتوانین بۆ نمونە بەرنمەیەکی گەورەتر و جوانتر دانین لە چەند ساڵی داهاتوودا بتوانین لیدز بکەینە بە یەکێک لە شارە هەرە پاک و جوانەکانی ناو بەریتانیا. هاوڕیان ئێستا دەست پێەکەین هەردوو هاوڕێک و بەرەو ناوچەیەک دا بەش دەبێت هەرێکی و شتەکان هەموو دێنی لێرە کۆیەکەین ڕاستی لە کۆتاییدا ینی هەموو شتەکان لێرە کۆکەینەوە دوو بڵاو بکەن زۆر باشتر دەبێت باش هەردووتان وچین بۆ شوێنێک ئەتی لێوە دەست پێکەن دوو کەستان بچین بۆوێ دوو سێ کەستان بچین دوو کەستان بچین بۆ کۆڵە بەڵام لە کۆتاییدا عەلاقەکان پڕ بۆمە لێرە کۆ بینەوە باشە دەستیەمون لای خۆش بێت با مشتمانە بکەمە ناو لێرە شوێنەوە داوە
ئەوەی ڕاستی بێەوەگە دقت بدەن ئەمە ئەو ماڵانن هەندە جار هەندێک ماڵی دەرمان خۆرەوە شتانە هەن لە ڕاستیدا گرنگی بە ژینگەکە نادەن ئەم ژینگیان ئاوا وێران کردووە چی جل و پۆخڵەواتی ماڵەوەیان هەیە ئابم شێوازە هەوای دەدەن لە ڕاستیدا ئەمەش بۆ خۆی خزمەت بە ژینگە و بە ئەو سروشتە ناکات ینی گوناح نییە تۆ پشتی ماڵەکەی خۆت ئابم شێوازە وێران بکەی کە بۆیە گرنگە هەر کەسێک شوادۆری ماڵی خۆی خاوێن ڕابگرێ پێم وابێ سەرزەوێکی پاکمان دەبێت زۆر گرنگە چەنە گرنگی بە خاوێنی ماڵەوە بدەین ئەوەش گرنگی بە گەڕەکەکە و شوادۆری خۆمان بدەین لەبەرەوەی ئەم پلاستیکانە هەمووی دەبن بە نەخۆشی هەمووی دەبن بە دەرمان زەرەر بۆ خاک و سروشتەیە گەێنن بۆیە هیوادارم چی لە کوردستان چی لە هەر شوێنێکی جیان مرۆڤ چی پێکرێ بۆ پاراستنی سروشت و ژینگان جامی بدە شتا لە کۆتاییدا هەمومانە چینۆم سروشتە بۆیە گرنگە ڕێزی بگرین ئەمڕۆ ئێمە لەلایەن ماڵی کوردان و لە شاری لیدس هەستاین بە چالاکیەکی ژینگە پارێزی کە بریتە لە پاکردنەوەی کۆڵان و ناوپارکەکانی چواردەوری شەقامی بیستن ئەم چالاکیانە ماگانەی ئێمە هەمانە چەندین جۆر چالاکیمانەیە کە لە چالاکیەکانەوەیە کە ناوچەکە پاککەینەوە لە خاشاک و ئەو شتانەی کە فرێدراونەتە سەر جادە و ناو کۆڵانەکان و پاکیانەکەینەوە و لە ڕێگای بەلەدی ئەم شارەوە ئاگاداریانەکەینەوە ئەوانیش سیارەی تایبەتی خۆیانێن و ئەو خاشاکەی کە کۆمان کردوونەتەوە ئەو خاشاکانە بن لە جێی تایبەتی خوان فرێ دەدەن جار بۆیە ئێمە لێرە دەستمان داوەتە ئەم کارە ژینگە پارێزیە خزمەتێکە بەو شارەی کە ئەوان هیچ خزمەتیان بە ئێمە کردووە ئەمانەوێ خزمەت بە شارەکە بکەین و ببێت بە نەریتێکیش ئێمەی تاکی کورد هەمیشە دۆستی ژینگە بووین و ژینگە پارێز و وڵات پارێز بووین هەر بۆیە لەم سۆنگەیشەوە ئەتوانین چالاکی بکەین و گەرگەڕاینەوە وڵاتی خۆشمان هەر بەم شێوە توانین شار و لادێ و شەقامەکانمان پاک و خاوێن ڕابگرین. دیارە ئێمڕۆ ئێمە وەکو ماڵی کوردان لەگەڵ چالاکیەکانی ترە ژینگە دۆستیمان هەیە ژینگە پارێزیمان هەیە کە ئێمڕۆ هاتوون بۆ ئێرە لەگەڵ هاوڕێکانمان هەمووان بەیەکەوە بتوانین کۆڵان و گەڕەکانی ئەم شارە بە پاکوتەمیزی ڕاگرین تاوەکو ئینسان چۆن لە شوێنێکە ئاژی ئەبێ شوێنێکی خۆشی پاکاتەوە ئێمە لێرەوە بۆ ژینگە دۆستی بۆ ژینگە پارێزی ئێمڕۆ کۆبوونێتەوە دووبارە ئێڵێن بۆ پاک و خاوێنی شارەکەمان. من ناوم ڕێبوارە ناسراوم بە ڕێبوار شارە زووری ئەندامی دەستەی بەڕێوەبەرایەتی ماڵی کوردان لە لیدزم ئێمە لە ساڵی 2010ەوە گروپێکی ژینگە پارێزیمان بنیاد ناوە بۆ ئەوەی کە لەم شارۆ لەم ژینگەدا دەژین کاری ژینگە پارێزی ئەنجام بدەین لە ڕاستیدا ئێمە لە کار و چالاکی لە ساڵی 2010 تاکو ئێستا توانیمانە کارێکی باش بکەین توانیمانە سیمایەکی جوانی گەلەکەمان لێرە بدەین بناسین لە ڕێگەی ئەم کاری ژینگە پارێزیەوە دەیان دۆستی باش بوون بە دۆستی گەلەکەمان تەنانەت عیلاقێکی باشمان پێشخستووە و لەگەڵ نوێنەری شارەوانەکان لەگەڵ ئەندام پەرلەمانەکان ئەویش بە حکمی ئەم کاری ژینگە پارێزیەوە دۆستایەتێکمان لەگەڵ چەندین نەتەوەی جیاواز پێشخستووە و هەروەش ئێمە تاکە نەتەوەین لەم شارەدا وەکو گەلی کورد کە خاوەن گروپێکی ژینگە پارێزین شانی باز لەم شارەدا 74 نەتەوەیتایە ئێمە وەکو ماڵی کوردی وڵێن وەکو گروپی ژینگە پارێزی ماڵی کوردان تا ئێستا توانیمانە دوو جار خەڵاتی شارەوانی بەدەست بێنین کاری ئەم ژینگە پارێزی هەمووی خۆبەخشیە بەڕاستی کارەکەمان هەمووی خۆبەخشیە بێ ئەوەی هیچ هاوکاریەک لە هیچ لایەنێک دەران لە شارەوانی لە حکومەت لە هیچ کەسێک وەرگین هەر وەکو هەستکردن بە بەرپرسیارەتی و بۆ خزمەتکردنی ژینگە بۆ پاراستنی ژینگە بۆ ئاسوودەکردنی وجدانی خۆمان ئەم چالاکیانە ئەنجام دەدەین لە ڕاستیدا ئیتر پەیامی ئێمە داواکاری ئێمە لە هەر کەسێکەوەیە گرنگی بە پاراستنی ژینگە بدەن چکە ژینگە سنووری نییە ژینگە ئەرکی هەمومانە بیپارێزین چەند گرنگە ماڵەکانمان شەقامەکانمان پاک بێت گرنگە ئەوەنش گرنگی بە ژینگە و بە سروشت و بە پارک و بە شەقامەکانیش بدەین کە بە جوانی ڕایانگری
ئەمڕۆ وەکو دانیشتوانێکی کورد لە شاری لیدز هەڵساوین بە ڕێخستنی چالاکیەکی ژینگەی و پاکردنەوەیش یەکێک لە شەقامەکانی شاری لیدز و خۆم بە خۆشحاڵ دەزانم وەکو کوردێک بۆ یەکەم جار لەگەڵ ماڵی کوردان لە شاری لیدز بەشداری ئەو چالاکیە دەکەم و داواکارم لە خەڵکی ژینگەی خۆیان بە پاک و خەیانی بپارێزن بۆ ئەوەی تەندروستیەکی باشمان هەبێت پێویستە ژینگەیەکی پاک و ئاسوودەمان هەبێتن. ئەوەی ڕاستی بێگە دیقەت بدەیت ئەوە تقریبان هاڤناوە نیو سەعاتە ئێمە لێرە کارمان کردو هەر لە مەنتیقەداوە 2 4 6 8 نزگەی 12 زەرف بەس خۆڵ و خاشاک لەم ناوچەدا کۆکراوەتەوە ئیتر بێلەوەشی لە پشتەوە خۆڵ و خاشاکی کۆکراتەوە بێلەوەشی هاوڕیانمان ئەوە تا لە خوارەوە خۆڵ و خاشاک دەکەن یان کۆیان کردوێتەوە یان لەولاوە خۆڵ و خاشاکی کە کۆت کرداوەتەوە زۆر گرنگە گرنگی بە سروشتە بدەین بە ژینگە بدەین لەبەرەوەی ژینگە یان ئینڤارمنت سنووری نییە و هەمووشمان لەسەرم سروشتە دەژین ئەمش ئەچینەوە ناوم سروشتە ناوم خاکەش بۆیە لە ئاینیشەوە هاتۆ بەڕاستی کە پاک و خەیانی لە ئیمانەوەیە بۆیە ئێمە کە کۆمەلگایەکی کوردین بەڕاستی هەمیشە با پیرانمان فێری وایان کردوین لە کانیەک ئاما خواردەوە بەرگی تێ نەگرین چەنە گرنگە ماڵەکەت پاک بێ ئەوەندە گرنگە شەقامەکەت پاک بێ ئەوەندە گرنگە شارەکەت پاک بێ ئەوەندە گرنگە وڵاتەکە و سروشتەکەش پاک بێ بەڕاستی بۆیە من دەستخۆشی لە هەموو برادرانە دەکەم کە ئەمڕۆ هاتوون لەگەڵمانە ئەم چالاکی ژینگە پارێزە ئەنجام دەدەن. من کە ناوم میقداد ئەحمەدە کۆمەڵێک کوردین لە شاری لیدز هەڵدەستین بە ژینگە پارێزی لە شاری لیدز کە ئەوە ئەرکێکە لەسەر هەمومان پێویستە چونکە چۆن ئینسان پێی خۆشە ماڵەکەی خاوێن بێ هەرواش پێویستەکە شارەکەشت ئەوە پاک و خاوێن بێ. من زۆر جار بیر دەکەمەوە دەڵێم خۆزگە حکومەت بڕیارێکی دەرکرد بە یا کانسڵ ساڵانە چەند چالاکیەک بە گشتی بە هەموو خەڵک بکرابایە مەسەلا هەر ماڵە و نەفرێک بۆ نمونە لە ساڵێکدا 4 جار باە 6 جار باە مەجای ئەوەی تێدایە کە هەر هەمووی بەگشتی هەستابان بە پاکردنەوەی شارەکە جا هەموو شارەکان یا هەموو وڵاتەکان یعنی ئەوە شتێکی زۆر ژینگە پارێزیەکی زۆر تەندروست دەبوو. هاوڕێیان دەستێ مولایەک خۆش بێت ئەمە بەرهەمی تقریبان سەعاتێکە بەڕاستی ئەو هەموو خۆڵ و خۆشەکەمان لێرە کۆ کردوتەوە بێلەوەشی کۆمەڵ علاگەماوە هاوڕێیان بەتەمانیسە بێنینی دەستێ مولایەک خۆش بێت ئەچین پشوێک وەرەگرین و دوایش دەست بە چالەکەکان بەردەوامی پێدەدەین جا بۆیە با بچین پشوێ وەردەین ئیترە و بەرزانشی کەوازم کاتی نوێژ هاتووە گەر نوێژەکەن. یەکێکم لە ئەندامانی ئەنجومەنی شارەوانی لێرە لە لیدز زۆر سپاستان دەکەم بۆ بانگێشکردنم لەمڕۆدا لەبەری ئەو ئیدارەی کە سەرپەرشتی بەڕێوەبردننی ئەم شارە دەکەن دەمەوێت سپاسێکی زۆر و بێپایانی ماڵی کورد بکەم بۆ ئەو کارانەی کە ئەنجامی دەدەن. ئێوە لەگەڵ گروپەکانی تری کۆکردنەوەی خاشاک لەم شارەدا بڕێکی یەکجار زۆر کاری باش و سوودبەخش بۆ ژینگە ئەنجام دەدەن لە پاڵە و کارە کۆمەڵایەتیە ناوازانەی تری کە دەیکەن لەگەڵ قوتابخانە و چالاکیەکانی تردا ئێوە بەڕاستی بوونەتە هۆی دەوڵەمەندکردنی کۆمەلگاکانمان. ئێمە زۆر بەختەوەرین کە ئێوەمان لێرە هەیە لە باشووری لیدز و لە شارەکەمان بەگشتی بە تایبەت لەم بینا نایابەی کە خەریکن دەیکەن بە ناوەندێکی کۆمەڵاتی و کللتوری زۆر سەرنجڕاکێش. ژینگە لای ئێمە و ئیدارەی ئەنجومەنی شارەوانی زۆر گرنگە لە کاتێکدا ئێمە هەندێک کار دەکەین وەک دوو هێندەکردنی ژمارەی تەنەکەی خۆڵەکان و شتی تر بۆ ئەوەی یارمەتی خەڵک بدەین کەواز لە فڕێدانی خاشاک بێنن. بەڵام ئەو کاری کە ئێوە لەگەڵ گروپەکانی تر دەیکەن بۆ کۆکردنەوەی پاژماوەی ئەو کەسانی کە ڕەچاوی دەوروبەر ناکەن گۆڕانکاریێکی زۆر گەورە دروست دەکات. زۆر سپاس.
زۆر خۆشحاڵم کە لێرەم لە ماڵی کورد لەگەڵ ئێوە یازیز و بەڕێز بۆ من شەرەفێکی گەورە بووە کە لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا هاوسەفەر و هاوڕێی ئێوە و ئەندامانی تری ڕەوەندی کوردی بووم لە لیدز. پێم وایە ئێوە کۆمەڵگەیەکی زۆر داهێنەر و زیرەک و بەرپرسیارن لە ڕووی کۆمەڵایەتیەوە زۆر چالاکن. من زۆر سەرسامم بە کارەکانتان و زۆر بەمان لێرە ئیلهام لەوە وەردەگرین کە ئێوە ئەنجامی دەدەن. شتێک کە زۆر جاربیری لێ دەکەمەوە سەبارەت بە ماڵی کورد و هەموو ئەو چالاکیانەتان بە تایبەت پرۆسەی کۆکردنەوەی خاشاک ئەوەیە کە ئێوە ئەم کارە وەک ڕیکلام و ناوبانگ ئەنجام نادەن. ئێوە ئەمە بۆ کات بەسەربردن ناکەن بەڵکو دەیکەن چونکە کارێکی ڕاست و دروستە. بەڵام چ لە ناو هێڵەکانی ئینتەرنێت و چ لە دەرەوە ئەو فیدباک و کاردانەوەی کە زۆر دەیبینم ئەوەیە کە خەڵک زۆر سەرسامن، خەڵک ڕەوەندی کوردی دەناسن، خەڵک ماڵی کورد دەناسن بەهۆی ئەو کارە خۆجێ و مەیدانیەی کە دەیکەن، ئەو کارە واقعی و بەرجەستەیی کە ئەنجامی دەدەن. پێم وایە ئەمە خۆی لە خۆیدا جۆرێکە لە ڕیکلام بۆیە ڕەوەندی کوردی ناوبانگێکی زۆر باشیان لەم شارەدا هەیە بەهۆی ئەو کارە باشانەی کە دەیکەن. بەڵام شتێکی تر کە پێم وایە ئێوە کەسانی تریشتەیدا ڕۆڵێکی زۆر گرنگ دەگێڕن وەک چۆن لە لیدز بزوتنەوەیکی ناوازە هەیە بە ناوی لیدزێکی بێخاشاک کاتێیدا خەڵک لە هەموو پێکاتە و کۆمەڵگە جیاوازەکانەوە بەشداری دەکەن. پێم وایە زۆر گرنگە کە بچینە دەرەوە و کۆمەلگاکەمان پاک بکەینەوە. بەڵام هاوکات زۆر گرنگیشە هەموو هەوڵێک بدەین بۆ گۆڕینی بەها کۆمەڵایەتی و کلتوریەکان. ئەبێ بۆ ئەوە هەنگاو بنین کە شارێکمان هەبێ کە خەڵکەکەی هەر لە سەرەتاوە زبڵ و خاشاک دروست نەکەن و فڕێی نەدەن. شتێکی زۆر جوانە بێ ئەگەر بگەینە ئەو ئاستەی کە چیتر پێویستمان بە ئەنجامدانی پرۆسەی کۆکردنەوەی خاشاک نەمێنێت. ئەمڕۆ ئێمە وەکو کاری خۆبەخشی وەکو ماڵی کوردان هاتووین ئەم ژینگە پارێزی ئەنجامێن بە خۆبەخشانە لەگەڵم برادەرانە و لەگەڵ کۆمەڵە لە هاوڕێیانی کانسڵ. بەڕاستی جێ خۆشحاڵیمانە کە مانگی جاری وایە 3 جارێ ئەم کاری ژینگە پارێزیەکەین. و شکسپیر ئەوە نەبینیم بێ هەڵە نەبم شکسپیرەڵێ هەر کەس بە دەرگای خۆی پاکاتەوە شارەوانیمان ناوێ. لە سۆنگەی ئەم وتانەوە ئێمە ژاتوین کاری ژینگە پارێزی و خۆبەخشی ئەنجامە دەین. هەوڵە دەین شەقامەکان، پارکەکان، ئەو شوێنانەی کە پێویستی بەم کار و چالاشی ئێمەیە کار و چالشیەکانمان ئەنجامە دەین بۆ پەڕی لێبوردی و خۆشببختیەوە کاری ژینگەی ئەنجامە دەین. ئێستا ئەم علاگانەی کە کۆمان کردوتەوە وردە هەمووی هەڵدەگرین و لە بەردەم کۆمەنتەکە دایدەنین و بە ئیمێل نوێنەری شارەوانیمان لەگەڵە پۆڵڕێی ئەو سیتی کانسڵ ئاگادارەکاتەوە شارەوانی کە سبەینێ یان دوو سبەی خۆیان بە ساری خۆیان شارەوانی دێت لەو شوێنێکە لۆکیشنەکەیان دەدەینێ ئەوان دەیبن. بەرنامەی من لە تاراوگە بە سپۆنسەری زنجیرە مارکێتەکانی عومرە لە بەریتانیا پێشکەش کرا. زنجیرە مارکێتەکانی عومرە لە بەریتانیا بۆ ئەوەی بە ئاسانترین شێوە و گونجاوترین نرخ بازاڕی خۆت بکەیت لە زنجیرە مارکێتەکانی عومرە بازاڕ بکە. هەموو پێداویستیەکانی ڕۆژانت لەوێ دەست دەکەوێت بێ دوودڵی و بە شێوازی HMC حەڵاڵ. هەموو جۆرەکانی خۆراکی وشکە، هەموو جۆرەکانی سەوزە و میوە، شیرینی و خواردن و خواردنەوە، گۆشتی فرێشی HMC حەڵاڵ، هەموو جۆرەکانی چەرەزات و هەروەها شوشەوات لە زنجیرە مارکێتەکانی عومرە دەست دەکەوێت. زنجیرە مارکێتەکانی عومرە لە بەریتانیا. زنجیرە مارکێتەکانی عومرە لە بەریتانیا. بەرنامەی من لە تاراوگە
بە سپۆنسەری زنجیرە مارکێتەکانی عومرە لە بەریتانیا پێشکەش کرا.